پرسە هەیە حەز دەکەن خەڵک زوو بمرێ کاریان بەم شێوەیە چەندین ئاوازی گریان دەزانن پرۆڤەیان کردووە بۆی وەرن بابیان بینی و پێیان بڵێن هەستە لە بۆی ئەلۆ ها وای بە چاوان مردیەکەتان 180 کورە بەڕاست کاکە پارێ زۆر دەوێتم بەخوای بەخۆ دەزانی کۆمپانیەکەیمە کۆمپانیای بەڕێوەبەرنی پەرسا ڕاست خزمی فراکەسی کوراری مشکلە نییە ئەو ڕۆژی ها سێ چارێکیان لێ مردبوو ئەوجا کاکە ڕسمە چی بنێرە کورا ڕسمی خۆت نانە سێڤی کورەی خۆت نابابایی مەرحومی خوای زۆر چاوت دەکەین هاي والله وينكي بيتين بزانه او انا مو مردينا بس وينكي بيتين وينكي على دادنم او كاتت باج بخير بي سسر وسرسوان وضع عمرتكوا اتو كوي والله سلامتي قربان ما مستا يا برد زور خوش تو كاك مردوخ ها بلا مردوخم هلا سلامتي يا كا وينكتي نها وينتي كاكا كدي اتو ناتشو وين بيني بحال رويشتي ما مستا يا اخو بخير بفرمو جاني ما مستعي او جاست فرمو شي شكتي تلو جيب جيبكين والله ما مستا لبو موضوع بام هاتما بابد مرديها نعم ايش نمرنا بس تقريبا خريكه بمري بحاست اري والله او جا ما تسبكين ما مستا باب لخستخانيه لخستخانيه لبشي عاشيه يعني بوجانوا او الدكتور تصنصعات تشيلو دانا دمري نامري باور بك دكتورة اوهاش بمقول قلتي امن بجيم باب الناش اوها انا والله يعني او بمريتين بابد انا والله ما مستا باشا از قلت ما مستا دفترك مان لوب كوا دفتر وي بتساوان ودفترك تنو دكمو لا خزمت داما بارا مشكلة نيا بارتان مشكلة نيا بارا مشكلة نيا سندي بنوسم والله بكيف خذ بنوسا بيز ورقة باشا ما مستا سياتر بيز ورقة سيا كاكا وقت مبنزا ما مستا عيبة بيا وشي معقول وشي من هم خلشي شهر دم ناسي ايه ادي كو ياك دفتري بنوسا ياك دفتر برزنا جنابك امن بله موفق كاك موفق كاك موفق او صد دولار $100 مالون وسي ان شاء الله $100 دفترك ما مستا دفترك ياك دفتري بنوسا 100 ورقة 100 ورقة بنوسا ما مستا بنوسا او 100 ورقة ما نوسي بتساوان وجا بس ما مستا بيمنار يعني او بارا مو روستانا او بارا كل بابا متصني ستاف ما هي وا جبالو داسكا او زمان مستا باقسكت في بير مادي بس لم تجيشتم يعني نقول لسر حسابي او مرديانا باري كودا كان او جيرفان دا بيفردا كان ولا تورا بزان الجام دا كسي رصيد ما ليتيا او تسري ما مستا هي شيء قلتم اتوستوا فرمو اما جروبك مانيا يا بيدل ستافي فوتا ابو فوتا الله ابو فوتا لبني بيت وستك ما مستا بيت ايه ده باشا ده لبن تبي سرت هذا ابني بيت بيوم كل ما بس يتونا انا يمرديكي ايه ده باشا كمرديكا بيوا بالي لباشان تلفون له جماعتي قبر لي دليل ايه او ستافش كمان لي مندرا بري قبر لي دن بدويري بياسي او مردين او مهمه ما مستا سارمانه صافي او دنگچی خوشه لخستخانه لو ماري لمارس لو مزقفتي او زور مهمه ما مستا بدر ما او زكاك الروجي تازي اوه مهمه تازيه ما مستا تازه كمهمه جماعتك ما بين ابو زين شان بين نا والله نازل ما مستا فوتا يعني اواني سكوكا ايه او بس بيرا رزدكن يعني بيرا رزدكن مجموعش كمان اسمير قورا اوه بيها معقوله كان بخير بين اگه سمير النبي سمير لو دوز دكن والله بخير بين سسر تشاوان يا اخو بخير بين اتورا دانشا دانش شمس دانشا يا الله
ئەتو چێندرت دێشی بەس پێم بری والله هەموو زیەکم دێشە بە کەیف خۆ بشێلە الله جەماعەتێکمان هەیە بەس دەتا شێرن الله شێلان ورە وسێ دوو مامۆستا. ڕۆژان گۆڕاوە دەستن لەسەر پێیان مامۆستا خزمەتتان دەکەن بەرێ دەرێم بەس پێ برە وەکو فێرە و شێلان نەبوونا کورەمە دەورەمان کردێ لە ئیتاڵیا ئیتاڵیا بەرێ بەرێ ئەوزە فەرمو دانیشە بەڵێ باسی مامۆستا. ژنانت لێ بکەم ژن بەرێ بەرێ مامۆستا ژن لەلای من زۆر ڕێزش تایبەتیە زۆر گرنگە لەبەر وەی ژن بەڕاستی ئەگەر ژن نەبی تازەکە گەرم نابی کوراگەر ژن نەبی ژیانش نابی بە تەکید وەیە دەدانیشە بڵێ کاکە مەجموعەک دەچێن سەدورکەی دەرێن بەس ئاواز و ئیقاعەکەی کۆ مامۆستا بزان بەدرما باب ناوی چ بوو چێخوا 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 ناوی چ بوو وە چێخوا مامۆستا چێخوا بەناوبانگە ئەوتە دەرێن چێخوا چێخوا ئەوەم بەخۆم نارێم ها ژنەکان دەرێن ژنەکان تاڵان بەرێ تاڵان بەرێ ئەم نارێم بەڵێ خۆش بوو هەر دەرەزەیەکە برێ بەرداوامە مامۆستا ئەو چاوە دەرێنی کاکە تو دوایان یا تاو دەبی وەر سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه تەواو یعنی مامۆستا تاو ئەو جەبا بۆچە پێشە پارەکەی دەین ئەو لە خزمەتدا مامۆستا ئەو پێشە چێک ئیبانێ مامۆستاوە 50 وەرەقەیە بشارەوە ئەدیەگەر ملیەکەتان نەمرد نەمرد پارەکە لێ دەستینەوە ناخێر پارەکە وەردەگرین وەرگرن مشکلە نییە بەس مامۆستا ناسمێنم. لەبیرم چوو دەفتەرشکەم لۆ جیا بکەوە لە بۆی قەبرستانشکەمان کردیە تایبەتە بە خۆتان. تایبەت بە عایلەکانمان بەری، بەری، ئەو بە دەفتەرش تایبەت باشە بە چاوان. بەنای مۆفەقی منووسە وەی بە چاواندا ئەو چاوە قوربانی ئەو دوو چاوە دوم دەی خدا حافیز بەخێرچی بەخێرچی خوا لەگەر قوربانت مامۆستا خوا لەگەر بەخێر. چاو. ئەمە چێستا هەنگوە ناگەنەماری ئیشەکە کرایە بە ئەمیش بچم بە جەماعەتی برێم کاکە خۆتان ئامادەکەن مردێکەی با بچین برێژین ماما وچی پێم گوتی ئەوڕۆ بابە دەمری و تەواو کوڕی کاکە لۆ هەزوو بابەت مران لا حول ولا قوة إلا بالله ماما تو نازانین دکتۆرەکە زۆر مهمە زۆر گوتی ئەوڕۆ دەمری کوڕە کوڕم پیاوەی لەسەر لێواری قەبریتە نامریتن ئەخەو دکتۆرە کوی مران بابا ئەمن دەزانم بوو ئەدی کوو بەتەما خۆی شۆڵە نامریتن استوب لێدەن لافیتا بەزەوە تازێ نێکەنە فیتفیتا ڕاوە کاکە ڕاوە ئەوە چێوە چی کاکە ئەوە چێوە لافتەیە چیەوە ێ خۆشتا کاکم نەمردیە ئەوە چێو قەرەبارخەیە ماما چاوەکەم شەرمەزارم مەکە ئەوە هیچ نییە مامۆستا ئەوە ماما ئێستاکە جەمامتە چێ خۆ قابل کوی ئێستاکە ئەم عقتەنەگە چێ کردە عقل لەگەم کردێ مامۆستا دێوە چه علاقە ئەو لەسەرەوە نارێ مام یعنی بڕێک یعنی دڵی دەسووتێ برایەتی برا ێجێ قەرەبارخێ دێوێ کاکە ناوەڵە ناوێ لێکەوە بابی من لێکەوە بڕۆ لە کاکە بەس دوورکەوە بڕۆ لە دێ یاڵە کاکە دێ دوورکەوە دەی باش ئێستا کاکە مە عقدمانەگە تو کردێەوە نییە بە تاکید وایە دەوێت چه علاقە لەسەرەوە والله ڕاز دەکەی بەخۆ شەرمەزار چەند مام تێت و ئەم بخۆم 12 مام هەیە 12 مام ئەرێ والله تو دەواجینەوە والله هیچ بکەم ئەوە خوا قسمەت وهم مامە لۆ چێت و والله برمسێ ئەوە خوا تەواو قسمەت کردێ ئێستا کەش عازرن کاکە وەرنە پێش قسێکی ئەی دەستا مەزبوط باش ئێستاکەم عقمانەگە تو کرێ و کابرا علاقە لەسەر نانە علاقە پێدانیا ئەخەوەیەنە بە تاکید وایە ئەدیکا ئێستا کەمە موعیدمان سەعات دەبوو گوتەن سەعات دە جەنازە لێرەیە ئەمما مۆستا ئێستا چەند دقە شکە دەکاتە زێ درێ مەگەر مام دەخینچێنە مەتا باب نەکەی نەکەی قوربان نەکەی ئەوە ئەرە وەڵە نەکەی دیالە کاکە گە جەنازە ناگەن ئەمە دەڕوین کاکە لۆ نەهات لەو دەمەی دەی ئەوە هات زار ڕەحمەت لێ بابا ئەوە تەکا جا لە سلۆری هەندێک بگرین لە سلۆری بڕۆن کاکە بڕۆن خوا خێتان نووسی بابەکەی بام سەرچاوم بابەکەی بام ئەوە چی کاکە ئەوگە نەفەری گریانتان هەیە ئەمە دەڕوین کاکە نانە قوربان تو بەس ئاپەلم لێ مەکە مساعدەکەم بکە ماما هەستە حەیان مە بە شەرمەزار مەکە جەماعەت کۆمپانیات دەست لە خۆ بەکردان شەدەی مادەمر کاکە زۆر داوا لێ بڕ دەکە چاوەکەم قوربان ئەوجە کاکە ئەمە جەماعات عازرن چەند نەوع گریانەکت دەوێت چ نەوع ئاوازە والله مامۆستا جان دەمەوێت بەڕاستی یەکەم تەجروبە یعنی لە تڕاکان دەست پێکا باشە ئیقاع بزانم چی ئیقاع خۆشە ئەو 12 تڕاکە 12 تڕا کە وەرە پێش تڕاکی یەکەم لێدە الله والله مامۆستا عاجزمە بە هەر هیچ نەبوو لۆ والله دەنجی مندارانی بوو ڕایستەوە ئەرێ والله کاکە بڕۆ تڕاکی پێنجەم
ئەوە بمبورە ئەوە تڕاشی منداران بووەوە ئەوە لە بۆ گریانی منداران بوو داوای لێ برن دەکەین بە کەلک نایە بە کەلک نایە بڕۆ تڕاک 12 قەپاتیکە هۆپ کۆما مستاوە ئەوە زۆر مهم بوو باش بوو ئەرە وەڵڵا ئەوم بەدر بوو چاوەکەمی دەبڕۆ ڕووکوی وەرەکمان دانیش شڕم بابە دانیشە وەرە پێش گریانی وەچی منیان هەیە گریانی وەچی من لۆ تو چی کاکە بگرێنەوە وەچی من وەرە کاکە وەرە ئەوە نوێ تازە هاتی هەنە لاو ژنان بەکاردێم و نازەلامان ئەوە زۆر مینە مامۆستا ئیقایی وەی کووە ئەوە سۆزەکی هەیە ئەوەی پازە تڕاکە پازە تڕاک والله دێڵە مامۆستا یەکەم تڕاک بڕ بەناوی یەکەم تڕاک بڕۆ الله وەڵای مامۆستا یعنی هیچ نەبوو هیچ نەبوو نابەخۆ ئێستا پیرێژنی ئەفتە ساریمان هەیە زۆر لەوەی باشتر دەگرێ کرۆ شازی گریانەوە ئەکادمیەوە دەرچووەوە خوا بە ئەکادمیشە ئەکادمیشە دەرچووە والله ئەسە بڕۆکەنە ئەگریانە زۆر جا لە کۆمپانیا دانیشتنە زەوق مالغمان ئەگریان لێ دەی وەڵای مامۆستا تڕاشکە والله بە چاوان بڕۆ تراک شەشی الله مامۆستا وەچێ بەزم و زەنوزی لێو دێ کاکە چ دێ برێت چ دێ کورە بابم پارەم دەیە مامۆستا چەندە کاکە چەندەیە کورە پارەش یەک یەکەتە چی قابلە خۆ چت کردی کاکە توش قەپات کە بڕۆ ئاخی تراشی چێوە هەستە کاکە چێوە لێرە پەنار ڕەبایە دانشە بابە دانشە تەواو کاکە وەڵای مامۆستا ئەوە زۆر میمە زۆر باشەوە دەبڕۆ ڕکنێ توش دانشە بابە دانشە چاوەکەم فەرمو کاکە تو بڕۆ جێ خۆت دانیشەکان ناوەڵە مامۆستا حەزم دەکرد بزانم ئەو خاتونە بەڕێزە ئیشی چیە زان زۆر تەداخل دەکەیت تو ئەخ مامۆستا حەق خۆمەوە کاکە لێمان گەڕبایشی خۆمان بکەین بە قوربان دانیشە لێونە لێمان گەڕبایشی خۆمان بکەین بزانین دەکەین خزمەتکارتم چاوەکەم لێ دانیشە کاکە وەرە هێلین خان دەچی لە ناو تازی ژنان دادەنیش دانیشە بزانە چێ سۆرا و سپیالێدا چێ سۆرا و سپیالێندا چێ تایەکوانێ بازنە چێ زەمی چێ دەکات چێ زەمی چێ ناکە چێ بێوەژنە چێ بێوەژنیا چێ بەتەمای مێردی بکە چێ مێردی ناکە چێ چاوانێ دەکا باشە لۆم دەکەی لیستە چی ئەوەندە لۆم دەینەوە باشە دەیاڵە بڕۆ دەرچا لای سەرچاو مامۆستا بێزەحمەت پێشەوە دەست پێ بکەی حەزم لێ بە ڤیدیۆ بتانگرم لە بۆ فەیسبووکی 5000 فرێندیشم هەیە وەی شیر بابی درێ و جاغم بەجێشتە ئەوە ئێژدیە کاکە فول ئێژ دێ مامۆستا دەلێ دانیشەکە کاکە ئاوازەکی خۆش وەنیە مەزبوط وەرستراکەی ڕۆژێ باشە یاڵە کاکە حازرن ئای وەی شێرە شێرە چێخوان نێرە چێخوان لێرە چێخوالین عاش بوو چێخوا مەرەقی معاش بوو چێخوا جاش بوو ئەی وەی شێرە شێرە ئەی وەی شێرە دەی شێرە بەڕۆ شێرە بەسە کاکە بەسە ئەکۆ بوو مامۆستا واللهی دەزانی چییە واللهی زۆر واللهی بزانە هیچ گێگایت کەم بێگای تێتر نییە بزانم مامەت بەدری بوو بەدری ئەرێ مامە بەڕاست بەدر دۆ بەزمە خۆشە وەڵا کوڕم عیبینە خۆشە خۆشە بە ئاوازی بگۆڕین باشە بە جێگەشتان بگۆڕن باشە قوربانتم بکەنە سێگە ها ناوریا بندەی بابڕۆ های بابڕۆ بابڕۆ های بابڕۆ ئەو ڕۆگریانم نایێ بەدرۆ بابڕۆ های بابڕۆ بابڕۆ های بابڕۆ بابڕۆ برا بابڕۆ بابڕۆ های بابڕۆ شابە عفوا هوني غلطت بكل روشتم ومزاي لعافليما لافت اللي وبو هيزني اتوخرش لافتي با كاكا باش بو درم ماما كوبو بدل بو بزمە خۆشە عیبینە نەبام کوتی كاكا دزاين شي اغاني ما هنت خسلك كم باشا شيخ واكوي باشي احوال تاچي شروارد عروزعتت كونا باشن والله تخواها شاوا كم همنونم اتوكوي سباس والله چه لو بخو في ناري ناري چیه
ركاك الصالح تاني نقول أمر صالح أم صالح تو صالحي بلي شي بيبريان والله كاكا فيروزه كاك صالح فيروزه شهوه فيروزه كاكا شيخ واي بابا دري هرتسي سر وسامانم هي هم بدنا كاك صالح ابراهيم كورا بابا قصي خير بك لو خاطري او خداي حتى دوني كمام صالح بيني لقى بابم نبو أنا لو بينم لقرين أبوها هو خطاب ردرويناك قصي لقدك كاكا خباب تندرويناك كورا كاكا والله رازناك بقى تاكيد بك وتاكيد بك تأكيد كمان. والله شيخ وا والله دري بياق سكر ديا توا تو دري كاكا بشماناتو إبراهيم قطش زين يا درم اشتكم دينا درم درويك والله هيز كاكا زردكان فيني ده رصاصي شنو ده رصاصي نال رصاصك توا لجي خدانش ها شيخ واحد ساقط دارين والله ها فيروزه كاكا قالك ممنون تشاو كمي دري عارضه كميه ببيستان ولو خوي وبرايس توا علي والله لو كورا كاكا والله باورمك امن كورا كسكي ويما تيجيشتي كاكا باب موسيتك هم لبون بزيشتي كاكا هو كاكا مدرويناكا كاكا ما تا ما بدرويش ندك نستمر ديك ودرويناكا بزانه الدنيا هم بوتا مصلحات ما مصلحة زينتيا بري اگشتكم زياده ددي اگر ندرم درويه بقربان الدم ماما تخوا برزي خداني شاه كاكا با مام نبيني اذا بخم دستيرادكم راسته بيز باشا بيز نا والله هم يدردين اما حمد زين رازيما احسن ده باشا قربان دي بردان با كاكا با تاكيد كاتوا إذا باتك تشاكو. شباق مدرينا تواوا تواوا والله زينة شي بخويا كاكا تقصلي قدك مبزان دقسلك مام شيخ وكاكا تستأوما لو يقلايك وكاكا ما او مياتي بدينا ويام بدينا اوي دري دانش كاكا بيبري باتوشي مشكلة ما نكات انتو والله تخويا كاكا والله دري دروم كرت يقول والله كاكا مقدروا ينكر ديا اتريد زي خدان الشيك دقة يقول بابا دري مختب تقي والله برايستا والله دري عزمي يغسل لك جنابكم شن ديار باب بركسر جناني زانا باسي موفق وشتو هناك ها والله باب زانين فرمو خش فرمو دي سلام. خش من باشكر خا سري شو هو باشما وطالب بدن والله بدينا شيء موفق والله كاكا درهم بدنا موفقي توا بري برادنا تاسي دانانشي والله كاكا بيروزا كاكا قربانتم شاوان ما مصطفى قربانتم كان بيروزا يسال تاو كاكا ميلاد تكملوتو باشا سيم هم استدعي تلفون انا والله او كلمه هزكاك لحطها زين الرقم يمشي لي بها مع مين منزول به خمن ما مصطفى الو قرب موفق كورا بابا كورمي تسي حارز موفقي بابا مرد تو جنازه ولا ماريا قرب من ولا ينعاش من عاش انعاش بلي لينعاشم ما مصطفى جاني ما مستاي ما مصطفى تخوها بخوت جبدي شي وكا جبدي نازم بس جبدي فرمو خوش كام كرة خوش كمية سبدا موفقي بياو فرمو خوش كابياو كرة موفق كرة من لينعاش من عاش كابك خارجي سمع كد ما نسمع الو موفق كرة ما من لمردي ما من لينعاش من لينعاش جنازك قيش بابا ادي اود دكتورك ها كرة نانا كرم دكتورة كانيا اوداك لخوشيان كزانيا من لمردي ما يكسر جلطة ليدا الحمد لله كاكا اخوي مرتاحوا قربان كاكا وبابا دنيوا تاكم درسو شن درسو يجي نقولوا قشمري بمدك كاكا نقول لو قشمر تابيتك كاكا باشا كاكا ميك عفتي بروفيل سبياي دكاي فرقيتك كاكا شنو بيا فرقيتك مين بارا كمان دا كو كاكا فرقيتي ما سيستم ماني سيستم كرم لقرا بيقورا سيستمي يا تيق مدام ها باشا بزان او سيستم ينقو كو تسيا بابا ملا كومبانيا سيستم ماني هذا بزان تسيا كو سيستم ماتيا هر بيا بمري وبدور قيدرتي اي هاو هرج نشيش بمري بباوز دور قيدرتي وي